من پرسیارێک دەکەم وەکو ئەو قورعەیە پێم خۆشە هەر کەسێ بەدڵی بوو یەکسەر دەستی گرنگ بکە، چونکە لە دوای ئەو پرسیارە شتێک دەژێڕمەوە. هەر کەسێ حەزی لێیە هەتا ژنی چارەمبینی دەستی بەرزکاتەوە. تای قڕ بەسەر ئومەتی موحەممەد کەسێکی تێدا نییە. مامەستا شێرزاد بەڕێزت هیچ ئەوە نییە. مامەستا سۆران بە خۆم دەتناسمیتەوە. ئەم باشە هەندێک نەفەر پەیدا بی دوایی. ڕئیسی عەشیرەتی شوان دەستی بەرز کردیتەوە؟ نیوەی بەرز کرد. ئەدەی باشە. باشە ڕەحمەتان لێ بێ. بەڕێزان خوشکانی بەرز لێم عاجز مەبن قسەکە دەکەم. ئاوایەوە هەر قەناعەتم پێیە بەس ئێستا لە کۆتاییەکەی قسەکەمتان کەیف فێدەی ئینشاءڵڵا. پیاوێ هەبوو ژنێکی هینا ژنەکەی زۆری هەمال کرد و ژنەکەوی هەمال کرد و وەزعیان باش نەبوو ژنێ دیکەی بەسەر هینا.